بۆ چەندین دەیە کتێبەکانی مێژوو فێریان کردوین کە مرۆڤ سەرەتا فێری کشت و کاڵ بووە، دواتر گوندەکانیان دروست کردووە و لە کۆتاییشدا پەرستگایان بوونیات ناوە. بەڵام چی ئەگەر پێت بڵێم هەموو ئەمانە هەڵەن؟ لە ساڵی 1994 لە باکووری کوردستان و لە نزیک شاری ڕەحا کە ناوە فەرمیەکەی ئورفایە، دۆزینەوەیەک ڕوویدا کە وەک بوومەلەرزەیەک جیهانی هەژاند. شوێنێک دۆزرایەوە کە تەمەنی 12,000 ساڵە. ئەم شوێنە 7,000 ساڵ لە هەڕەمەکانی میسر کۆنترە. کاتێک ئەم پەرستگایە دروست کراوە، مرۆڤایەتی نەیدەزانی چەرخ و نووسین چییە. بەخێر بێن بۆ گۆبەکلی تەپە، یاخود وەک لە ناوچەکەدا و بە زمانی کوردی پێی دەوترێ خراپە ڕەشک، گرێ ناڤۆکێ، خاڵی سفری مێژووی مرۆڤایەتی. بۆ سەدان ساڵ جوتیارانی ناوچەی ڕەحا بەسەر ئەم گردەدا دەڕۆیشتن و زەویەکانیان دەکێڵا بێ ئەوەی بزانن چ گەنجینەیەک لە ژێر پێیانە. هەرچەندە لە ساڵی 1963 لەلایەن زانکۆی ئیستەنبوڵ و شیکاگۆ ئاماژەی پێکرا بوو، بەڵام تا ساڵی 1994 کەس بەهای ڕاستەقینەی نەدەزانی. کاتێک شوێنەوارناسی ئەڵمانی کلاوس شمیت گەیشتە ئێرە، بە تەنها یەک سەیرکردنی بەردە تاشراوەکان زانی کە ئەمانە بەردی سروشتی نین. ئەوەی لە ژێر خاکەکەدا هاتە دەرەوە عەقڵی مرۆڤی وەستاند. ئەو ستوونانەی دۆزرانەوە شێوەی پیتی ئینگلیزیان هەبوو. بەرزی هەندێکیان 6 مەترە، بەڵام شۆکەکە لە کێشەکەیاندایە. کێشی ئەم ستوونانە لە نێوان 10 بۆ 20 تۆنە. تەنانەت لە کانی بەردبڕینەکەدا ستوونێکی تەواو نەکرا و دۆزراوەتەوە کە کێشەکەی دەگاتە 50 تۆن. با کەمێک بیر بکەینەوە. 12,000 ساڵ پێش ئێستا نەچەرخ هەبووە و نە ئاژەڵی باربەر. بۆ گواستنەوەی تەنها یەکێک لەو ستوونانە پێویستی بە سەدان پیاو بووە کە پێکەوە و بە هەماهەنگیەکی ورد کار بکەن. ئەمە دەیسەلمێنێت کە مرۆڤی ئەو سەردەما زۆر پێشکەوتووتر و ڕێکخراوتر بوون لەوەی ئێمە وێنامان دەکرد. لەسەر ئەم ستوونانە وێنەی شێر، مار، دووپشک و باڵندە بە شێوەیەکی سێڕەهەندی داتاشراون. بەڵام نوێترین دۆزینەوەی زانکۆی ئیدنبرەی بەریتانی لە ساڵی 2024 جیهانی شۆک کرد، کاتێک توێژەر مارتن سویتمان سەلماندی کە ئەمە تەنها هونەر نییە، بەڵکو کۆنترین ساڵنامەی مێژووە. ئەوان ساڵیان بە 365 ڕۆژ و 12 مانگ دابەش کردووە. هەر هێمایەکی شێوە PTV ئاماژەیە بۆ 1 ڕۆژ. سەرسوهێنەرتر ئەوەیە هێماکان باز لە کارەساتێکی گەردوونی دەکەن. نەیزەکێک کە 13,000 ساڵ پێش ئێستا بەرزەوی کەوتووە و ڕوتی شارستانیەتی گۆڕیوە. ئەم مرۆڤانە چاودێری ئاسمانیان کردووە و مێژووی گەردوونیان لەسەر بەر تۆمار کردووە. پێشتر دەوترا
کشت و کاڵ مرۆڤی کۆکردوێتەوە، بەڵام خراپڕەشک وتی ئاین مرۆڤی کۆکردوێتەوە. بۆ تێرکردنی ئەو هەزاران کرێکاری پەرستگاکەیان دروست دەکرد، مرۆڤ ناچار بوو گەنم بێنێتە بەرهەم. جینەتێکی گەنم دەیسەلمێنێت کە باپیری هەموو گەنمەکانی جیهان لە کێوی قەرەچووغەوە هاتووە کە تەنها 30 کیلۆمەتر لێرەوە دوورە. ئێستا دکتۆر نەجمی کارۆڵ لەگەڵ تیمەکەی خەریکی کنە و پشکنینن لە پەرستگەی چوارەم. ئەوەی تا ئێستا دۆزراوەتەوە تەنها لە 5% شوێنەوارەکەیە و 16 پەرستگەی تر هێشتا لە ژێر خاکدا ماون و چاوەڕێی دۆزینەوەن. گەورەترین نهێنی ئەوەیە بۆچی دوای 1500 ساڵ کارکردن مرۆڤەکان بەدەستی خۆیان و بە هەزاران تۆن خاک تەواوی پەرستگاکەیان ژێر خاک کردووە. ئایا دەیانویست بۆ ئێمەی بپارێزن؟ هەندێک سەرچاوە تەنانەت وەک خاکی ئەدەن یان بەهەشتی سەرزەوی ناوی دەبەن، هەرچەندە ئەمە گریمانەیە، بەڵام ئەم خاکی کوردستانی گەورە بێگومان لانکەی یەکەمی بیری مرۆڤایەتی بووە. خراپڕەشک یان گۆبەکلیتەپە پێمان دەڵێت کە ئێمە زۆر کەم دەربارەی ڕابردوومان دەزانین. لێرەدا لە شاری ڕەحا خاڵی سفری ژیان دەستی پێکردووە. تۆ پێت وایە مرۆڤەکان بۆچی پەرستگاکەیان شادۆتەوە؟ ئایا زەوی چەندین نهێنی تری وەک ئەمەی لە باوەش گرتووە؟ ڕای خۆت لە کۆمنت بنووسە. بۆ گەشتکردن بەناو ڕاستیە قوڵەکاندا سەبسکرایبی چەناڵی دیپ ئینفۆ بکە و لەگەڵمان بمێنەرەوە.